سەبارەت بە یەکێک لە پرسە گەرمەکانی ڕۆژە ئەو پرسی کامشتوبڕێکی زۆری لە ناو میدیاکانی جیهان و لەناو شەقامی عێراق و هەرێمی کوردستانیشدا بە هەمان شێوە دروست کردووە ئەویش پرسی هێرشکردنە سەر ئیسرائیلە لەلایەن ئێرانەوە کاتیدا لە چەند شەوی ڕابردوودا ئێران بە چەندین موشکی جیاواز هێرش دەکاتە سەر ئیسرائیل هەڵبەتە ئەمە کاردانەوەیەکی ئێجگار زۆری لەسەر ئاستی ناوخۆی ئێران لەسەر ئاستی ئیسرائیل لەسەر ئاستی وڵاتانی جیهان ئەو ناوچوانی کە نێوەندی هەردوو کاملای خۆ بەشازێک لە شێوازەکان موشکەکانی ئێران پێیدا تێپەڕیوە هەڵایەکی زۆری دروست کردووە وەکو پێشبینی دەکرا کە یاخۆکو بەشێک لە خەڵکی وان بۆ دادەنا کە ئەم موشکەکانە دەبێت کاریگەریکی زۆری هەبێ خۆ بەشازێک لە شێوازەکان دەبێت کە بەشێکی زۆر لە بریندار و یاخود کاریگەری نەرێنی جێ بهێڵە بەڵام بەبێچەوانی هەموو ئەو هەڕەشانێکی کە ئێران دەیکێ خۆ پێشبینانی کە خەڵکی دەیان کرد شتەکە وانە بوو لە سەدا 99 موشکەکانی ئێران پوچەڵ کرایەوە ئێمە ئەمڕۆ گفتوگۆ دەکەین سەبارەت بەم بابەتە لەگەڵ زۆر بەڕێز بەهرۆز جەعفەر کە بەڕێزدان بەڕێوەبەری ناوەندی مەدیتریانە و بۆ توێژینەوەی هەرێمایەتی گفتوگۆ دەکەین کاک بەهرۆز سڵاو لێ بێبانی باش دەست بەخێر بێ کاک بەهرۆز دەستپێک دەپرسین خوێنەوەی بەڕێز بۆ هێرشەکانی ئێران بۆ سەر ئیسرائیل چییە ئەم هێرشانە وەکو باسی لێ دەکەن بەرنامە بۆ داڕێژراو بوو یاخود وەکو ئێران خۆی دەنووە وەکو ئێران خۆی باسی لێ دەکات کە ئەمە تۆڵەستەنەوەیەکە لە ئیسرائیل هەفتەی ئایندا هەفتەی ڕابردوو مرۆڤایەتی بەگشتی و کۆی وڵاتانی جیهان و تەواوی وڵاتانی لە ڕۆژڵاتی ناوەڕاستان هەفتەیەکی زۆر ناخۆشیان بەڕێخست بۆچی ئەم هێرشە سەدایەکی ئەجگار گەورەی یعنی لێکەوتەوە لە تویتەر لە سوشەل میدیا لە ناوەندە جیهانیەکان لە تینک تانکەکان لە میدیا ینی وڵاتانی منتیقەکە بە تەواوەتی شڵەژانێکیان بەخۆیەوە بینی بوو کە پێشووتر ئەم شڵەژانەوەکو پێویست نەبوو لە ڕووداوەکانی پێشووترە یعنی جیهان بە تەواوەتی سەرقاڵ بوو بەوەی کە ئێران کەی هێرشە کاتە سەر ئیسرائیل جا ئەمە بۆ لە چاو ئەو ڕووداوانەی ڕابردووە زیاتر یعنی حماسی وڵاتانی جیهانی بەخۆیەوە بینی لەبەر دوو هۆکاری ڕئیسی هۆکارێکیان ئەوەیە کە مرۆڤایەتی بە تەواوەتی بێتاقەت بووە سیستەمی ئێستای پەیوەندێنە و دەوڵەتەکان لەنگەری شکاوە سێ ڕووداوی گەورە لە ماوەی ئەم 4 ساڵا ڕوویان داوە کە مرۆڤایەتیان شەکەت کردووە ڕووداوی یەکەمیان کۆرۆنە ڤایرۆس بوو کە بەپێی فۆربس 85 بۆ 113 تریلیۆن دلار زیانی لە ئابووری ئەم زەویە داوە ئابووری جیهانی داوە تەنها لەسەر ئەمریکا نزیکەی 14 تریلیۆن دلار کەوتووە کۆرۆنە ڤایرۆس بەڵێ کۆرۆنا تاو ئەبێت یەکسەر بە دوایە جەنگی ئۆکراینە سەر هەڵئەدات جەنگی ئۆکراین وۆرد ئیکۆنۆمیک فۆرم پێی وایە ئەگەر ئێمڕۆ دەست بە نۆژەنکردنەوەی ئۆکرانیا بکرێ 800 ملیار بۆ 1 تریلیۆن دلاری پێویستە وەکو دۆخەکەی پێشووی لێبێتەوە ساڵانە لەسەر رووسیا 211 بۆ 240 ملیار دلار کەوتووە لە ماوەی ئەم دوو ساڵەیە دوو ساڵ ئەم جەنگە بەردەوامە ئەمە هەمووی ملیار و تریلیۆنەها دلار و ملیارەها دلار لەسەر زەوی ئەم جەنگەش هێشتا بەردەوامە جەنگ لە ڕۆژڵاتی ناوەڕاست ینی پرشکی ئاگرەکە لە ئۆکراینەوە پەڕیوەتەوە غەزە خۆتان نزانن لە 10 ئۆکتۆبەرە حەماس لە بەرەبەیانێکە هێرشی کردە سەر ئیسرائیل و 1200 کەسی جوولەکەی لە ناو خاکی ئیسرائیلە کوشت جا ئیتر ئەمە وەکو مریش لە هێڵکەی یان هێڵکە لە مریشکە خەتای کاملایەنە ئەبێ گەڕێتەوە بۆ مێژوویەکی دوور و درێژ من ناچمە ناو ئەمخەوە بەڵام لەو ڕۆژەوەی کە جەنگە دەستی پێکردووە 6 مانگ زیاتری تێپەڕانوە لەسەر ئیسرائیلیش ئەم جەنگە تێچۆکەی بە پێی ڕۆیتەرس 73 ملیار دلاری تێپەڕاندووە لەسەر غەزە و فەلەستینیەکانیش دیارە 33 هزار هاوڵاتی فەلەستینی کوژراون ئەمە ئارامی لە ناوچەکە بڕیوە سەقامگیری ناوچەکەی تێکداوە لە ئێران عمقێکی هەیە لە منتیقەیە نەک ئێستا 40 ساڵە مێژووی دەستوەردانی ئێران مێژووی ئەوەی کە ئێران شەڕی عەقیدەیی لە دەرەوەی خۆی بکگەڕێتەوە بۆ 1000 ساڵ پێش دەستا لە سەردەمی حەسەن سەباح و ئێران لە قەڵای ئەلەمود دانیشتۆ و دەستی لە تەواوی منتیقەکە وەرداوە لە عێراق لە سووریا لە مەغریب دەستیان وەرداوە لە یەمەن دەستیان وەرداوە خەون بەوە بین دەوڵەتی فاتمی بێنەوە ئەم ناوچەیە ینی لە هەر چوارلاوە گەماروی ئیسرائیلیان داوە لەبەرەوەی ئیسرائیل ڕەنگە ئەمە هەمەی پێ هەزم نەکرێت یان نەگەر ئیسرائیل ئەوروپا و ئەمریکا و وڵاتانی جیهان ئەویان پێ قوبوڵ ناکرێت کە ئێران دەست بگرێ بەسەر ناوچەکەیە خۆتان زانن ئێستا ئێران بەشێکی گرنگ ینی ڕۆڵێکی گرنگی هەیە لە عێراقا لە سووریا لە یەمەنە لە لوبنانە حتا لە بەحرینە لە زۆر ناوچەی دیکە ئێران وڵاتێکی گرنگە جۆپۆلیتیکی گرنگی هەیە فەرهەنگێکی
قوڵی هەیە کەلتورێکی دوور و درێژی هەیە بەڵام ئەمەی کە ئێران بێوێ دەست بەسەر ناوچەکەیە بگرێەوە ئەوەی 1000 ساڵە بۆی چرتە سەر ئێستش لەم سەردەما بۆی بچێتە سەر بە ملیارها حەپی کاپتاگۆن و بە ملیارها و جۆرەها مادەی هۆشبەر لە ناوچەکە بڵاو بکاتەوە لای ئەوروپا و ئەمریکا و ئیسرائیل و هاوپەیمانەکانی جێخۆبوونیە ئەوەشی کە ئیسرائیل هەموو ڕۆژێک لە جۆلان و لە زیفەی غەربی لە وێستبانک و لە غەزەخ فەلەستینی و بکوژێت و ئەوانە ئەمەش بەلای جیهانەوە ڕایگشتی جیهانی ئەمەی خۆبڵ نییە بە تایبەتی نەتەوەی گرتوەکان دەیان جار هۆشداری داوە خاڵێکە لێرە زۆر گەنگە ڕۆڵی نەتەوەی گرتوەکانە کە تۆ دیباجەکەیان دەخوێنیتەوە نووسراوە تومەنتین ئینتەرناشنال پیس ئۆف سەکیورتی ئەمە بۆ پاراستنی ئارامی و ئاشتی گیانی دامەزراوە نەتەوەی گرتووانە ساڵی 1945 بەڵام لەوتەی دامەزراوە تا ئێستا نەیتوانیەوە ڕێگری لە یەک جەنگ بکات ئیتر ئەوەیە دۆخکار بنتێ گرتوەکان ئەم جارش نەیتوانی ڕێگری کارە جەنگ ئەمان لە هێرشەکانی ئێران بۆ سە ئیسرائیل چییە؟ ئاوەکو باسی لەوە دەکرێت ئەمە ئەم هێرشە بەرنامە بۆ داڕێژراو بووە پلانێکی هەردوولا بووە یاخودنە ئەمە ئێرانە دەیەوێت تۆڵی سەر هێرشی باڵێزەکەی لە سووریا بکاتەوە ئەم هێرشە خاڵێکی دیکە لە سەرەتای بەرنامەکە دەسم پێکرد تۆزێ بە هێواشی قسەمە کرد بیرمان یەکێک لەوەی کە لەو ئاڵانەی کە یعنی فەرقی هەبوو لەوەی کە وڵاتانی دنیا ڕایگشتی محەلیلەکان چاودێران لە گۆی زەویە خۆیان پێوە مەشغوڵ کردبوو ینی ئەو شەوە توانم بڵێم خەڵک نەخەوتووە لە ماوەی 40 سەعاتەیە خەڵکی منتیقەکە زۆر بە حساسیەوە سەیری ئەم دۆخیانە کرد فەرقی هەبوو لە ڕووداوەکانی ڕابردوو یەکێک لە هۆکارەکانی دیکەی ئەوە بوو کە ئێران ڕاستەوخۆ چۆ جەنگەکەەوە پێشووتر لە ڕێگەی وەکیلەکانیان و دەست و پەنجەکانیان و لە ناوچەکە جەنگەکەیان بەڕێوە ئەبردی ئیسرائیل و ئێران بە تایبەتی ئێران لە ڕێی حیزبوڵڵاوە هێرشێکرد یا لە ڕێی وەکیلەکانیەوە لە عێراق و لە سووریاوە هێرشیانە کردە سەر ئیسرائیل بەڵام ئەم جارە ئێران ڕاستەوخۆ خۆی 170 درۆن 30 موشکی کروس 120 موشکی بالیستیناوە بە ئیسرائیلەوە جایتر لە ئاسمان تەقیوەتەوە بالمناسبە لە ئاسمانی هەولێر قونسوڵخانەی ئەمریکا توانیوتی چەند موشکێک پوچەڵ بکاتەوە ئەمەش پرسیارە لەسەر ئیدارەی ئەمریکا و هاوپەیمانێتی ئەمریکا و دۆستایەتی کورد و ئەمریکا کە لە ماوەی ڕابردووە دەیان موشکی بالیستی بە هەرێمی کوردستانەوە نراوە سەدان هێرشی درۆنی کراوەتە سەر فڕۆکەخانەکان و خاکی کوردستان چ تورکیا چ ئێران فەرقی نییە خاکی کوردستان خاکی کوردستانە بەڵام قونسوڵخانەی ئەمریکا یان ئەمریکیەکان بۆچی نەیانتوانی ئەو موشک و درۆنانە بەربەنەوە کە بۆمبارانی هەرێمی کوردستان و هەولێری پایتەختی کوردستانەکەن یان سلێمانی ئەکەن یان ناوچەکانی دیکەکەن بۆ ئیسرائیل نەشاردێت ینی کاتێک خۆی من بیرما ئەو کاتە لە کەناڵ عەرەبیەکانیش باسم کرد 13 بۆ 14 موشکیان نابە ماڵێکەوە لە هەولێر لە ساڵی 2022 ماڵی بەڕێوەبەری کارگروپ ئیدارە چەند 2 کیلۆمەتر لە قونسوڵخانەی ئەمریکاوە دوور بوو قونسوڵخانەی ئەمریکا لێ خۆ بە ئێمەوە نەناوە یعنی ئەی بۆ ئەم جارە توانیویانە ئەمریکیەکان لەسەر ئاسمانی هەولێر موشکی ئێرانی بەربەنەوە موشکی بالیستی بەربەنەوە درۆنەکانی ئێران بەربەنەوە بۆی نەگاتە ئیسرائیل ئەی بۆ ئێمە لەسەر ئەوەی کە هاوپەیمانی ئەمریکاین لەسەر ئەوەی کە بنەوبارگەی ئەمریکا لە هەرێمی کوردستانە ئەو درۆن موشکە بالیستیانە بەرنایەنەوە سیارەکەم وەڵامەکەی وەرنەکرد بەڵێ وەڵامەکەی ئێران لە هێرشانە چی ئەمانجی ئێران لەوەیە کە سنوورێک بۆ ئەو هێرشانەی کە ئیسرائیل کردوێتێ سەر بەرژەوەندەکانی ئێران لە ناوچەکەی بیوەستێنێت من لە سەرەتای بەرنامەکە وەڵامیەوەم دایەوە کە فعلەن هەردوو لایەن ئەم دەست درێژیانیان بۆ سەر یەکتری هەیە بەڵام حقیقەتت بوێ ئەوەی کە ئیسرائیل کردی پێچەوانەی یاسانیە دوڵەتەکان بوو کە لە هێرشی کردە سەر قونسوڵخانەی ئێران لە سووریا لە دیمەشق و حەوت هاوڵاتی ئێرانی بوو پایەداری سەربازی بوو هەر کەسێکە لە قونسوڵخانەی وڵاتێکا بۆ لە وڵاتە بە پێی ڕێکەوتنامەی اتفاقیاتی دەولی بۆیە باسیینەتەوەی گرتوەکانم کرد کە لێرەیە ڕۆڵی نییە بەپێی اتفاقاتی دەولی نوێنەرایەتی جیهانیە فەرمیەکان قونسوڵخانە سەفارات ئەمانە حەسانەیان هێ نابێ ینی مەمنوع منعن باتن هێرشیان بکرێتە سەر بەڵام ئیسرائیل پێچوانی اتفاقیاتی دەولی هێرشی کردە سەر ئەم قونسوڵخانەی ئێران لەگەڵ ئەوەشە نەگەر هێرشی کردە سەر ئیسرائیل هێرشی کردە سەر قونسوڵخانەی ئێران و ڕێکەوتنامەی دەولی بە شێوەیەکی فەرمی پێشێل کرد اینجا فەڕەنسا و ئەڵمانیا و ئەمریکا و بەریتانیا و ئەمانش نیانێژ ئەنجومەنی ئاسایی شونەتەوەی گرتوەکان بڕیارێک بۆ سەرکۆنەکردنی ئیسرائیل دەربچێت کە هێرشی کردوە سەر قونسوڵخانەیەکی فەرمی لە وڵاتێکی دەرەشیە لەبەر ئەوە ئێران کردی بە فعلی تۆڵەستنەوەی هێرشەکەی دیمەشق بووە ئەی بێگومان
بێگومان شتێکی دیکە لەسەر ئێران کاک بەهرۆز باز دەکرێت دەوترێت کە ئەم هێرشانی ئێران تەنیا ڕووکەشێک بووە بۆ ئەوەی کە ڕێی ناوخۆی خۆ بە قایلکردنی ڕێی ناوخۆ بووە کە بە شازەکان بڵ چۆن ئێران دەکرێت لە سەرێشێکی بلو جۆرە بێدەنگ بێدەنا چۆن ئێران کە هەڕەشێکی وها قورس دەکات لە کاتێکدا هەڕەشەکانی بەڕاستی یاخود موشکەکانی هیچ کاریگەریەکی نەبووە بۆچی؟ خاتون لە شوێنی دیکەش باسم کردووە دەوڵەت لە سێشتە چوارەمی نییە پاوەرە هێز بزنسە سەرمایە گوزاریە کات پرستجە هەیبەت یعنی وابزانم بە ئینگلیزیەت پرستجە هەیبەت شکۆیە دەوڵەت بۆی شکۆی خۆی پارێزە پێویستە هەندێک شتیە تایبەتمەندی خۆی هەبێ بەڕاستی ئیسرائیلیش ڕەنگە ئێستا ناوخۆی ئیسرائیل دابش بۆ بۆی کە جوابی ئێران باتەوە یان نەداتەوە لە پێناو پاراستنی شکۆی خۆیە موشک لە هەر شوێنێ بەردێکیش گیرابێتە ئیسرائیل کە ئەمە گیراوەتە شکۆی ئیسرائیل بە هەمان شێوە بۆ ئێرانیش بەردێک گیرابێتە قۆنسڵخانەی ئێران لەلایەن وڵاتێکی دەریشیەوە ئەمە شکاندنی ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکانە بۆیە ئامانج لەوەی کە ئێران وەڵامی داوەتەوە یان ئیسرائیل وەڵامیەوە داتەوە پەیوەندی بە شکۆی وڵاتەکەی خۆیانەوە هەیە لە ئاسی ناوخۆشە ئەمانە دابەش بوون هەندێکیان پێیان وایە دەبێت وەڵام ئیسرائیل یا ئێران دەبێت هەر وەڵامێک ببدرێتەوە یان دەبێت هەر شتێک بکەن بەڵام من ئەو ساش گوتم ئێران ناتوانێت هیچ جم و جۆڵێکی هێرش بەرانەی ڕاستەوخۆ بکاتە سەر هەر دەوڵەتێک بەبێ ئەوەی ئاگداری ئیداری ئەمریکا بکاتەوە 4 بۆ 5 جار ئیداری ئەمریکەکانی ئێران نەچێتە ناو جەنگی ڕاستەخۆ هیچ کاتێک نەخێر ئەمە 40 ساڵاوە یەکەم جارە یعنی دوای جەنگی ئێران عێراقەوە ئەو یەکەم جارە ئێران ڕاستەخۆ خۆی بچێتە ناو جەنگێکەوە 170 درۆن و 30 موشکی کروز و 120 موشکی بالستی بگرێتە دەوڵەتێک جا ئەمە دەرزێکیش بوو بۆ وڵاتانی منتیقەکەی وەکو کەندا و لەسەر خەلیتە سەیری ئیمارات بکەیت هەر زۆر نزیکە لە ئێرانەوەوان جۆگەلەیگان بینە ئێمەش بە هەمان شۆ دەرزێک بوو بۆ وڵاتانەی دەوروبەریش ئەگەر قوتی تەکنەلۆژی ئیسرائیلیان نەبێت بۆ وەڵامدانەوەی ئەم موشکانە و ڕێگری لەم موشکانە بکەن بۆی بگاتە ناو خاکی دەوڵەتەکەی خۆیان و ڕەدعێ دروست بکەن لە ئاسمان ئەوە ئەوانی ژۆک و خراپیان بەسەر وڵاتانی خلیج و وڵاتانی دیکە چی بوو؟ ئەمە پەیامەکە ئەوە بوو یعنی ئەگەر وڵاتانی خەلیج یا ئێمەش ئەگەر ئاسمانی وڵاتەکەمان نەپارێزین ئەو قووەتە تەکنۆلۆژی ئیسرائیلمان نەبێ ئاسمانی وڵاتەکە پارێزەی بۆی موشکەکان نەدەن بە زەویە ئەوە خراپمان کاتە ئێران دەتوانێت کاریگەری لەسەر ناوچەکە دروستکەوە هزار ساڵە کاریگەری لەسەر ناوچەکە ئەتوانێت یعنی بڵێت من دەتوانم ئاژاو لە ناوچەکەدا دروستکە مشکل شێوازەکان بیشڵەقێنێت وەکو ئەوەی کە لە ڕابردوودا بینیمان ئەمە شڵەقان بوو ئێران توانیتی کاریگەری نهێنی دروست بکات لە ناوچەکەدا بە شێوازێک لە شێوازەکان سەقامگیری ناوچەکە تێک بدات ئەوە ئەم پرسیاری تۆم لە برادێکی فارسی ڕەفیقی خۆم کرد کوردیەکەی باشە کوردی ئێران فەرشە چنیە یعنی تر زۆر تااقەتێکی عەجیبیە کە فەرشە چنیە زۆر وردە فەرشە چنیە یعنی فەرچنی زۆر ئەوەیە ئەوەندە بە تااقەتە بێ تااقەت نابێت لە سیرا ئێران فەرشە چنێ ئەو های بوو لە بەرەوە ئێران کاریگەرەکە دروست کرد ئێران ئەو شڵەژانی دروست کرد لە ناوچەکەدا پێم گوتی هەیران 1000 ساڵە کاریگەریە لەم ناوچەیە یعنی لە ڕێگەی عەقیدەوە ئەم جەنگە جەنگێکی هەر ئەوە نییە منە مجارێک گەڵێم بۆ بیرێک نەوت و یان هەندێک غاز و بۆ ڕێک و بڕا بەرە و لایەکە ئەمە مەسەلەیەکی حەزاریە بۆعدی پێشینەیەکی عەقائیدی هەیە بە نسبەت ئێرانەوە بە تایبەتی ئێران لە ڕێگەی عەقیدەوە لە ڕێگەی ئەوەی دیموگرافیای منتیقەکە ئەگۆڕێ لە سووریا لە عێراق لە لوبنان ئەگەر تۆ سەیری دیالە بکەی مەسەلەن پێش ڕوحانی سەدام 70% سونە بوو ئێستا 70% شیعەیە یعنی هەموو ئەم خەتە سەیری داقۆقکەی کاکەیەکان بە زۆر هەڵەکەنن شیعە دێت کەرکووک لە ساڵی 2017 تا ئێستا 120,000 عایلەی شیعەتی هاتووە ئێمە ئیتر بە درێژایی ئەم خەتە ئێران خەریکی شیعیزەکردن یان بە شیعەکردنی منتیقەکەیە لەسەر مۆدێلی خۆی لەسەر مۆدێلی قوم نەک لەسەر مۆدێلی ئەو شیعە ئەسیلەی کە لە وڵاتەکانی ناوچەکە هەیە بۆیە لەم ڕێگەیەوە ئێوێ وڵاتەکانی منتیقەکە کەپت بکە لە ڕووی ئاینیەوە لە ڕووی عەقیدەی شیعیەوە دەست بگرێ بەسەریانە و ئاڕاستەیان بکاوەکو وتیشم ئەزمونێکی قوڵی هەیە لەمەیە بەڵێ کاتە ئێران لەم هێرشانە چی بەدەستێنە؟ وڵاوکو باسم ئێران یەکەم لە ئاسی ناوخۆ لە ئاسی دەرەشیە پەیامیەوەیدا کە توانێ وەڵام باتەوە دەرزێکیشیدا بە وڵاتانی منتیقەکە ئەگەر هەر وڵاتێکی دیکە وەکو ئیسرائیلی سەرکێشی بکات یان دەستدرێژی بکاتە سەر ئەوە پێویستە ئەو قووەتەی ئیسرائیلی هەبێت تاوەکو ڕێگە بگرێ و موشەکانە نێن بەزەویە کاتە وەڵامی ئیسرائیل بۆ ئەم هێرشانە چی دەبێت؟ ئەم هێرشانی ئێران هیچ کاریگەرێک لەسەر نەتانیاهۆ دروست دەکات وەکوی کە لە ئێستادا دەبینی دۆخی نەتانیاهۆ لە ناوخی وڵاتدا باش نییە جەنگەکە لەسەر ئیسرائیل زۆر کەوتووە بەڕاستی لە سەرەتای بەرنامەکەش باسم کرد بە پێی ئەوەی ڕوویتەر زەڵێ 73 ملیار دۆلار
هەتاوەکو ئێستا لەسەر ئیسرائیل کەوتووە هەر موشەکێک مثلا ئیسرائیل لە بۆ ڕەتدانەوەی ئەو موشەکانی ئێران سیستەمی تیری بەکارێناوە هەر موشەکێک لەو سیستەمانەی تیر کە ئەینا بە موشەکانی ئێرانەوە بۆی نەکە بە خاشی ئیسرائیلە 3 ملیۆن دلار کەوتووە لە دوێنێ شەو کە نایەتی بۆ جا لەبەرەوە ئەم جەنگە زۆر لەسەر ئیسرائیل بە تایبەتی لە ڕای گشتی عالەمیە ئەمە ئیسرائیل وێنەیەکی ناشرینی پیا کردو کە هاوڵاتیانی فەلەستینی و وێنەی ژن و منداڵی فەلەستینیە بینین کۆمەڵکوژی ئەکرێ بتوێنێتەوە ئەمە کامێرەیە نیشانی ئەدات جا ئێمە وەکو باحث سەیری شتەکە ئەکەین ئەمە ئەم دۆخەیە لەسەر ئیسرائیل زۆر کەوتووە لە یەکەم ڕۆژیشەوە لەڕووی داراییەوە ئەی لەڕووی کاریگەری ئەو کاریگەری سەر جیهان هەیەی بۆ نمونە لە مایەی ڕابردوودا ئەو بینی مامکو باس لێوەکە کە بۆ ئەو هێرشانی بۆ سەر فەڵەستین کوردەتی ئیسرائیل ڕخنێکی زۆری لەگیراوە نەتانیاهۆ بەڵام لەمەی کە بینیمان کەیان ئێران و هێرشی کراس هیچ ڕائێکی جیهانی دەگۆڕە بەرامبەر بە ئیسرائیل فەرقەکە چییە؟ فەرقەکە لێرەیە لە بین ئێران و ئیسرائیل ئەوەی ئیسرائیل لەم هێرشەی کە ئێران کردێ سەر ئیسرائیل دەرکەوت کە ئیسرائیل پاڵپشتێکی نێودوڵەتی ئەجگار گەورەی هەیە هەموو ئەوروپا و هەموو ئەمریکا و هەموو وڵاتانی عەرەبیش دەرکەوت لەمەشە وڵاتانی عەرەبیش دەرکەوت کە پاڵپشتی ئیسرائیلەکەن و یان بێدەنگن لەم دۆخە بەڵام بەس نەزبەت ئێرانەوە وانیە ئێران چەند هاوپەیمانیشی هەیە لە منتیقەکە هاوپەیمانەکانی داوای پشتگیری لە ئێرانەکەن نەک ئێران پێویست داوای ینی پاڵپشتی ئێران بکرێەوە لەلایەن هاوپەیمانەکانیەوە لەبەرەوە جیاوازیەکە ئەمەیە لە نێوان هەردوو لایە لە ڕووی ئەوەی هاوپەیمانەتی نێودەوڵەتی یا ئاستی پاڵپشتی نێودەوڵەتی ئەکید دەرکەوت کە ئیسرائیل پاڵپشتێکی نێودەوڵەتی بەهێزتری هەیە لە ئێران بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز بەهرۆ جەعفەر بەڕێوەبەری ناوەندی مندستریانە بۆ توێژینەوەی هەرێمایەتی سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوون زۆر بەخێر بێت